والسلام على رسول الله محمد وآله وصحبه ومن اهتدى بهداه. گەیشتینە ئاەتی 154 سوورەتی بەقەرە کە خوای گەورە لەو ئاەتەشدا دەفەرمێت ولا تقولوا لمن يقتل في سبيل الله أموات ولا تقولوا مڵێن ئەی ئیماندارینە لمن يقتل بەو کەسەی یا بەو کەسانەی کە دەکوژرێن في سبيل الله لە پێناوی خوادا ئەموات ئەوانە مردوون. ئەدی بڵێن چی؟ بەڵکو یعنی لە جیاتی ئەوەی پێیان بڵێن مردوون بڵێن ئەحیاءون ئەوانە زیندون لەکوێ زیندون؟ طبعا لە ژیانی بەرزەخی لە ژیانی دوای مردن لای خوا ولكن لا تشعرون بەڵام ئێوە هەست بە ژیانەکەیان ناکەن هەست بە زیندوایەتیەکەیان ناکەن. بۆیە ئەو کەسێک کە دەکوژرێ لە پێناوی خوادا لە پێناوی خوادا چێ دەزانێت؟ طبعا بەس کەسەکە خۆی وەخوای گەورە ئەو کەسێک کە دەچێتە جیهاد یان مەرزنیە لە جیهادیش بێ خۆی ئامادە کردووە بۆ جیهاد نیەتی جیهادی هەیە لە دڵدا حازرە لە پێناوی خوایدا ڕوحی خۆی ببەخشێ هەر کاتێک ئیسلام دین خوا پێویستی پێی بوو ئەو کەسە بەبێ گومانی ئەگەر حەدیثمان هەیە لەسەر جێگای خۆشی بمرێ خوای گەورە پلەی شەهادەتی هەر بەنسیب دەکا. جا شەهید لە مستەڵەحی دنیاییدا تەوان کەسێکە کە ڕوحی دەرچووە و سەر بە لایەنێک و دەوڵەتێک و حکوومەتێک و حیزبێکە دەیکاتە شەهیدی خۆی. بەڵام لای خوای شەهید بە معنای ئاگادار دێ یعنی شەهیدێک کە لە کاتی مردنیدا لە مردنەکەیدا هیچ مەبەستێکی دیکە نەبووە جگەل لە خوا لە خۆڕازیکردن و بەرزکردنەوەی کەلیمەی لا ئیلاهە ئیلا الله. تەمان ئەو جۆرە کەسانە شەهیدن بۆیە شەهیدی بڕیارێکە بەس بەچێ دەدرێ بەس بەخوای دەنا ئەوانەشی کە لەگەڵ پێغەمبەریش بوون صلی الله عليه وسلم ئەوانەی کە لە مەعرەکەی یعنی لە بەرەی مسلمانانیشدانە لە مەعرەکەی شەڕدا دەکوژرێن لەگەڵ کافراندا ناتوانی بە تەحدیدی بە یەکیان بڵێ فڵان کەس شەهیدە دەی بڵێ خوایە بە شەهید قبوڵی کە ئومێد دەکەم خوای گەورە بە شەهید قبوڵی کرد بێجا هەر کەسێک ئەو پلەی شەهادەتەی بەنسیب بوو بێ خوا دەفەرمێت ولا تقولوا یعنی ئێوە ئەی ئیماندارینە مەڵێن لمن يقتل في سبيل الله بۆ کەسێک یا کەسانێک کە دەکوژرێن لە پێناوی خوادا ئەموات ئەوانە مردوون بەڵکو ئەوانە لە جیاتی مردوو بن ئەحیاء زیندون ولكن لا تشعرون بەڵام هەستی پێ ناکەن. طبعا لە ژیانی بەرزەخیدا بۆ معلوماتان طبعا هیچ کەس مردوو نییە وایە طبعا مردن تەنها بەجێهێشتنی ئەو ژیانەیە کەسەکە لە پێشچاوی من و تۆ دەمری وایە بەڵام ئینسان کە خرایە گۆڕ طبعا ڕوحەکە هەر بە زیندوی دەمێنێتەوە ڕوحەکە نامرێ بەس لە جەستەی دەهێنرێتە دەرێ. بەڵام شەهید جیاواز لە خەڵکی دیکە طبعا هەم جەستەکەی ئەوەی شەهید بێ 2000 ساڵ پێش ئێستا کوژرا بێ بڕۆ ئێستا قەبرەکەی هەڵقەنە طبعا وەکو خۆی ماوەتەوە بە نەسی حەدید و بە تەجروبەش چەندان قەبر طبعا کە هەڵدراونەتەوە و ئەوانەی کە پلەی شەهادەتیان بەنسیب بووە شکڵەکەیان وەکو خۆی بووە و ڕوحیانەتی شەهیدیش جیاواز لە خەڵکی دیکە لە شوێنێکی تایبەترە. دنا ئینسان کە دەمرێ لە ژیانی بەرزەخیدا خۆ حەدیثمان هەیە پێغەمبەر دەفەرمێت صلی الله عليه وسلم گۆڕ یا باخێکە لە باخەکانی بەهەشتێ یعنی ڕوحەکەت لە باخێکە لە باخەکانی بەهەشتە دەنا جەستەکەت ڕزیوە یان لە چاڵێک لە چاڵەکانی دۆزەخدایە خوا پەناماندا. بەڵام ئینسانی شەهید تەڵەن شوێنەکەی و جێگایەکەی لای خوای گەورە تایبەتە بۆیە دوای مردنێ تەنها کەسێک کە تەمەنای شەهید بوونەوە و مردنەوەی دەکا شەهیدە دەڵێت خۆزگە 1000 ڕوحم یعنی 100 ڕوحم هەبایە خوای گەورە 100 جار مەجالی پێدا بامە بێمەوە دنیای بۆی لە پێناوی خوای گەورەدا جارێکی دیکە شەهید ببمەوە چونکە خوا هێندە ڕێزی لێ دەگرێت. بۆیە خوا دەفەرمێت بەو کەسانە مەڵێن کە کوژراون لە پێناوی خوادا ئێوە مردوون بەڵکو زیندون بەڵام ئێوە هەستی پێ ناکەن. ئەگەر بمانەوێ پلەی شەهادەتمان بەنسیب ببێ کە شەهادەت هیواتی سەحابەکان و ئەو کەسانە بووە کە ئیمانداری ساغ بوون ئەو کاتە دڵیان خۆش بووە بۆ خۆیان کە شەهید بوون ئەو کاتە کە سوکاریان دڵیان خۆش بووە کە سوکارەکەیان بە شەهیدی هاتۆتەوە بە مردووی بەلاشە ئەو کاتە پیرۆزباییان لە یەکتری کردووە و ئێستاشی لەگەڵ بێ خەڵکی غەزە و ئەوانە تەماشاکە کاتێک کە کوڕێکیان جگەرگۆشەیەکیان دەمرێت لە جیاتی بەخۆ کێشان و هاوارکردنێ
جاری وایە یا سەیری مردووەکان کە لە کاتێ ڕۆح دەرکێشانێ ها لە بەرەو شوێنی خۆیان بینیوە هەمویان بە پێکەنین و بە زەردەخەنەوە دەمرن ئینسان مەرز نییە هەموو کەسێک پلەی شەهادەتی بەو معنای گول لەو شمشێری پێ بکەوێ بە نسیب ببێ وایە بەس دەکرێت ئینسان لە دڵیدا تەمەنای شەهیدی هەبێ بەڕاستی حەزی شەهیدیت هەبێ و ئامادە بێ هەر کاتێک دین پێویستی پێت بوو بەبێ گومانی خوای گەورە پلەی شەهادەتت بە نسیب دەکا ئەگەر لەسەر جێگای خۆشت بمری پاشان دەفەرمێ وەلە نەبلوەنەکم بە دڵنیاییەوە ئێوە تاقی دەکەینەوە ئەی ئیماندارینە بشەیئین من الخەوف بە بەشێک لە ترس ئەوە یەک والجوعی و هەروەها بە بەشێک لە برسیەتی کەم وایە تەبەن ئینسان لەسەر زەوی یا هیچ دروستکراوێک لە برسان ببرێ و بمری بکە یعنی تاقیکردنەوەکەت بگاتە دەرەجەیەک بمری بەڵام برسی دەبی ونەقص من الأموال و تاقیتان دەکەینەوە بە نەقص بە کەمکردنی ماڵ لە دەستدانی ماڵ یا کەمکردنی ماڵ والأنفس و جاری وایە تاقیتان دەکەینەوە بە لە دەستدانی گیان جا گیانی خۆت لێ بستێنێتەوە خوا هەر ئیمتیحانە یان لاشەت نەخۆشکە هەر ئیمتیحانە یان کەسێکی نزیک کە دڵت پێوەیتی و خۆشت دەوێ خوای گەورە لێ دەستێنێتەوە وەکو ئیمتیحان والثەمەرات و هەروەها بەکەمکردنی میوەجات و بەرووبوون وازحە ئەوە وعدی خوایە بە دڵنیاییەوە یەقینتان هەبێ ئەوەی ئیماندار بێ ئەوەی ئیماندار بێت ئەوەی عەبدی خوای بێ بەڕاستی لە دنیادا ئیلا دەبێ تاقی بکرێتەوە جا هێندێک جار بە هەمووی تاقی دەکرێەوە وایە ئەو ئەگەر خوا بە هەمووانی تاقی کردیەوە یعنی دەرەجەی محبەت و خۆشەویستیەکەت لای خوای گەورە بە قووەتە بەڕاستی نەک بەعەکسەوە پێدوا بێت کە زۆر تاقی کرایەوە یعنی خوا زۆر ڕقیلێتە یعنی خوا غەزەبی لەگرت و یاخوا دەیەوێ سزاددا لەسەر خراپە و کەم و کوڕیەکان نا بەعەکسەوە جا هەیە بە یەکێکیان تاقی دەکرێتەوە هەیە بە دوان هەیە بە سەیان و هەیە بە هەمویان و نیسبەتی ڕازی بوونیشت بە مصیبەتەکە و بە تاقیکردنەوەکەی چەندە بەهێز بێ مژدەکەت ئەوەندە زۆرتر شمول دەکات کە خوا دەفەرمێ و بەشری الصابرین مژدە بدە ئەی محەممەد صلی الله عليه وسلم بەو کەسانەی کە ئارامگرن وازحە ئاەتەکە معناکەی زۆر وازحە یعنی بە دڵنیاییەوە وەلە نەبلوەنەکم ئەو لامە لەگەڵ نونەکەی هەردووکیان بۆ تەوکیدن یعنی بە دڵنیاییەوە و بەبێ گومانی ئێوە تاقی دەکەینەوە بە شتێک لە ترس یعنی تووشی ترست دەکەین لە کاتی ترسدا تاخوا چ دەکەیت هانا بۆ خوا دەبەی یان هانا بۆ کەسێکی دیکە دەبەی لە کاتی ترسیشدا تاخوا عەبدی خوای یا ئامادەی بە ترس ببیە گوێڕایاڵی کەسێکی دیکە شوێن کەوتەی کەسێکی دیکە یا بە ترس ئامادەی بێ ئەمری خوا و فەرمانەکانی خوا بشکێنی ئەوە یەک وەلجوع هێندێک جار برسیەتی خوای گەورە برسیت دەکات تاخوا بە برسیەتی پەنا بۆ حرام دەبێ یا نابێ چونکە لە کاتێکدا کە ئینسان برسی دەبێ وانە هەرچی ببینی حەزت بۆی دەچێت وایە بۆیش تەوان ڕۆژوویەکەکە لە تەمرین و ڕاهێنانەکان کە ئینسان ئاوی دەبینی حەزی لێ بخواتەوە وایە بەڵام نای خۆیەوە لەبەر ئەمری خۆی خواردنە حەز لێتی بەڵام نای خۆی کە ئەوە جۆرێکە تەوان یەکێک لە سوودەکانی ڕۆژوو ئەوەی کە ئینسان فێری سەبر دەکات ونەقص من الأموال جاری وایە خوای گەورە ماڵت لێ کەم دەکات جا هەمووت لێ دەستێنێتەوە بەڵام کەم وهەیە خوا هەمومان لێ بستێنێتەوە بە زۆری ئەگەر تو زەرەریشمانکە خوای گەورە ئیمتیحانێکت دەکات بە قەدەر ئیمانەکەی خۆت لێت کەم دەکاتەوە و بە کەمکردنی ماڵ والأنفس و بە لێستاندنەوەی نەفس گیان جای خۆتە یای کەسێکی دیکەیە والثەمەرات میوەجات و بەرووبوومە جاری وایە باخێکت هەیە زۆری پێوەماندوو بووی جوتیارەکە هیچی بۆ نایەتە بەرهەم وایە جاری وایە هاتووەتە بەرهەموو ئافاتێکی ئاسمانی بەسەر دێ وایە جاری وا هەیە هیچیشی بەسەر نایە بەڵام هاوەکو بینیمان پارەی ناکاو فترێکی وابوو وانە میوەجاتی زۆر بەڵام نرخی نەدەکرد کە خەڵکی وا لێ دەکرد فڕیدا و بەسەری کەوێ و زۆرێک لە ناشکوری بکاکە ئەوە دەرچوون نییە لە ئیمتیحانەکەی بەڕاستی خوا دەفەرمێت هەرچی ئاوا تاقیمان کردەوە و خۆڕاگر بوو لەسەر تاقیکردنەوەکەی و بەشری الصابرین مژدە بدە بەو کەسانەی کە ئارامگرن ئارامگر چێیە یا ئەو کەسەی کە تووشی تاقیکردنەوە دەبێ مووقیفی چ بێ الذين ئەو کەسانە ئارامگرن ئیدا ئەصابەتهم مصیبەتون کاتێک کە تووشیان دەبێ مصیبەتێک بەڵایەک تاقیکردنەوەیەک لە تاقیکردنەوەکان هەر کامێکیان بوو لەوانەی کە باسمان کردن
ترست توش بووە برسێتی توش بووە خوا کەسێکی لێوەرگرتوویەتەوە بردوویەتەوە گەیاندوویەتەوە شوێنی خۆی میوەجات و ماڵت لە دەستداوە ئەگەر ئەوە عادەتت بوو الذين إذا أصابتهم مصيبة ئەوانەی کە کاتێک تووشیان دەبێت مصیبەتێک تاقیکردنەوەی قالوا دەڵێن بەڵام بەکوێ تەبان قسەکە بە زمان دەکرێ ها بەڵام قەناعەتەکە ئیناو دڵە ها دڵێن تەعنی بە دڵ دەبێ بڵێ ئینا لله بێگومان ئێمە بۆ خۆشمان ها نەک ماڵەکەمان نەک ژیانەکەمان لله ئیخوایە و ئینا و بە بێگومانی ئێمەش ئیلەیهی هەر بۆ لای خوای ڕاجعون دەگەڕێینەوە وایە ئەگەر کەسێکت مردبێ پێشتۆ خۆ هەر سەفەرەکەی پێشتۆ کردووە وایە ئەگەر ئیماندار بوو بێت وایە ئەتۆش ئیمانداربی بە تایبەتی تەبان هیچ خەفەتی ناوێ بەڕاستی نیسبەتێک ئینسان خەفەت هەردەخوا بەڵام خەفەتەکەت دەزانی دەبێت بۆ کوچی بێ وەکو کەسێک کە خۆشەویستێکت سەفەر دەکا بەجێت دێڵی بێگومان خەفەتی بۆ دەخۆی وایە بەڵام ئەگەر دڵنیابی دوای ماوەیەک ئەتۆش دەچێ لایوی ئەگەر ئەو یەقینت بۆ دروست بێ ها یا یەقینت هەبێ ئەو دێتەوە دوای ماوەیەکی دیکە خۆت بە دڵنیاییەوە وایە وانە الذين إذا أصابتهم مصيبة ئەوانەی کە کاتێک تووشیان دەبێ تاقیکردنەوەیەک لە تاقیکردنەوەکان قالوا دەڵێن چی ئینا لله بێگومان ئێمە هی خواین مڵکی خواین و ئینا ئیلەیه ڕاجعون و بە بێگومانی ئێمە هەر بۆ لای خوا دەگەڕێینەوە جا ئەو ذیکرە ئەو دوعایە تایبەتە بە برنێ بێگومان نەخێر ها ئاەتەکە دەفەرمێت ئەوانەی کە تووشی تاقیکردنەوەیەک لە تاقیکردنەوەکان دەبن ها سەحابە هەتا بە ئەندازەیەک ئەگەر قەیتانی پێڵاوەکانیان دڕابایە لە شوێنێک پەچیان کەوت بایە ها دەیانگوت ئینا لله و ئینا ئیلەیه ڕاجعون بۆیە ئەوە قاعیدەیە ها ئەگەر هەرچی هاتە پێشت دڵی خۆش کردی چاک وایە لە بەرامبەر خۆشیدا بڵێ چی ئەلحەمدولله ستایشی خوا بکەی و هەر بەڕاستی دڵت خۆش بێت و دڵت بکرێتەوە کاتێک کە خوا تاقید دەکاتەوە شتێکت بەسەر دێنێ دڵت ناخۆش دەکا ژیانت لێتەنک و تەسک دەکاتەوە سنەت وایە بڵێ ئینا لله و ئینا ئیلەیه ڕاجعون بۆیە لەگەڵ هەر موسیبەتێکدا بە تایبەتی تەبان ئەگەر موسیبەتی گەورەت بەسەر هات تەبان سنەت وایە ئەو دوعای بڵێ ئینا لله و ئینا ئیلەیه ڕاجعون اللهم أجرني في مصيبتي واخلفني خيرا منها يعني إنا لله وإنا إليه راجعون معناكي واضحة إما ملكي خواين وبولاي خواي دقرينوا خوايا پاداشتم دوا لسر أو مصيبتي كبسرت هناهم وخلفني بهم ببخشت چاكتر لويك لدستم داوا و ببي قماني هموشتك بديلي هي ها و ها أم سلمة هبو كات خوي طبعا خزاني پیاوێکی بووە پێشەوەی ببێتە خێزانی پێغەمبەری صلی الله عليه وسلم مێردەکەی وەفات دەکات زۆر خەفەت دەخوات و زۆر ناڕەحات دەبێ بەڵام کە دەچن بۆ لای دەڵێن بۆ ئەو قسەی ناکەی کە پێغەمبەر صلی الله عليه وسلم فێری کردوین فعلا دەڵێ پێغەمبەر چی پێگوتون چی فێر کردوون فەرموویەتی ئەگەر موسیبەتتان بەسەر هات و ناڕەحاتیتان بەسەر هات ئەو دوعا بخوێنن ئینا لله وئینا ئیلەیه ڕاجعون اللهم أجرني في مصيبتي واخلفني خيرا منها فعلا ئەو ئوم سەلەمەیە بوو بەچی دوایە بەڵێ پیاوەکەی لە دەستدا بەڵام دواتر بوو بە خێزانی پێغەمبەر صلی الله عليه وسلم گەورەترین مەخلوق چەند فەرقی هەیە و لە زیاتی ئەوەی دایکی چەند منداڵێکی بێ بوو بە ئوم المؤمنین دایکی ئیمانداران و یەکێکە لەو ئافرەتە سەحابیانەی کە فەرمودەی زۆر ڕیوایەت کردوون یەکێکە لە ئافرەتە عالیم و زاناکان کە لە زۆرێک لە فتوادان و لە بڕیارەکاندا سەحابە گەورەکان و خەلیفەکان چوونەتەوە لای پرسیان پێ کردووە و لە ژیانی دنیاشدا هەر بە تەجروبە بینی ومانە بەڕاستی ئەو کەسەی کە تووشی موسیبەت و لە دەستدانی کەسی نزیک بووە ئەگەر فعلا خۆی ڕازی کرد بێت لە دڵەوە و ئەو دیکرەی خوێندبێت ئیلا خوای گەورە تەعویزی بۆ کردوتەوە بە شتێکی چاکتر و باشتر جاخوا دەفەرمێ ئەوانەی کە تووشیان دەبێت موسیبەتێک و بەڵایەک یەکسەر دەڵێن چی ئینا لله ئێمە هی خواین و بۆ لای خوا دەگەڕێنەوە جا ئاگاتان لێ بێت طبعا ئەو موسیبەتێک کە بەسەر ئینسانی دادێ سێ جۆرە وایە هەندێک موسیبەت کە تووشت دەبن بۆ خۆت بەسەر خۆتی دێنی خۆکارەکە خۆتی وایە لەو کاتێ دەبێت لەمەی کێ بکەی بێگومان دەبێت لەمەی خۆت بکەی ئەوەی کە کەسێک تووشت دەکا ئەوەی کە کەسێک تووشت دەکا لە دوو حاڵەت بە دەرنیا یا ئەوە تا شتێکت کردووە تۆڵەت لێ دەکاتەوە وایە تاوان ئەو کاتی دەبێت شکری خوایکەی کە لە دنیای تۆڵەت لێکراوەتەوە بەڕاستی
وایە وانە ئەگەر فعلەن لە دەستی خۆت دانیە کەسێک بەسەری هێناوی بەڵام دەزانی ئەو کەسە ستەمت لێ دەکا کە عفو هەنی شتێکت کردووە تۆڵەی خۆتت لێ دەکاتەوە بەبێ گومانی ئەو کاتیش دەبێت زۆر ڕازی بی زۆر شکربی بەوەی کە لە دنیا تۆڵت لێستێنراوەتەوە هەڵی نەگرتو بۆ قیامەت وایە هەیە ئەگەر بە زوڵم بەسەری هێناوی ئەو کاتەش یەقین بۆ خۆت پەیدا کە ئەگەر بۆ خۆشت تۆڵەت پێ نەکرێتەوە خوا تۆڵەت هەر بۆ دەستێنێتەوە وایە جا لە دنیا تۆڵەت بۆ دەکاتەوە تەوان دەگونجێ ئەگەر بۆی نەکردیەوە تەوان تۆڵەی قیامەتی زۆر چاکترە ئەگەر تەوان لەها لە قیامەتش پێوەرەکان چن یا چاکەی ئەوت بۆ دێ وایە هەر قازانج دەکەی یا تاوانی تۆ دەدرێن بەوی هەر قازانج دەکەی یان خوا معاملەی بۆ دەکە ها خوا دێ پێت دەڵێ لە فلان کەسی خۆش بە ها لە بەرامبەردا ئەوە ئەو کۆشکە ئەو باخە ئەو بەهشتە بۆ تۆ کە ئەویان لە هەمویان تەوان قازانجەکەی زۆرترە بۆی ئینسان کە موسیبەتی بەسەردێ ئەگەر پێشتر ئیستیعدادی نەفسی هەبێ ها بۆیە زۆر خەڵەتە ها جاری وایە ئەو کەسێک کە ئاەت و حەدیثیش بەسەر خەڵکیدا دەخوێنێتەوە کە بۆ خۆی تووشی مووقیفەکەی دەبێ جاری وایە لە مووقیفەکەی دەرناچێ بۆی قەت پێشتر ها ئامادە باشی دەرونی نەکردووە بۆ ئەوەکەی بەڕاستی هەمیشە دەبێت دانەی نزیکترین کەست ها ئەوەی لە هەموو خەڵکی زۆر دڵت پێوەیتی ئەگەر لە پێچاوی تۆمر چ دەکەی ها مووقیفت چ دەبێت ئەگەر ئەوەی هەتە لە دەستتدا چ دەکەی ئەگەر خوای گەورە بە نەخۆشیەک ناخۆشیەک تاقی کردەوە مووقیفت چ دەبێت ئەوە بیر لە پاداشتەکەی و لە ئەجرەکەی کەەوە بێگومان ئەو کاتە ئینسان ئاسان دەتوانێت ئەو ذیکرە بڵێ بەڵام گوتنەکە گرنگ نییە بەڕاستی ها ڕازی بوونی دڵ گرینگە جا ئولائیکە ئەوانە ئەوەی کە ئەو عادەتی بێ ها مصیبەتی بەسەر هات ڕێک لە زیاتیەوەی ناشکوری بکات و بێزار بێت و ناڕازی بێ ڕێک خۆی تەسلیم بەخواکە ئینا لله وئینا ئیلەیه جا هەر بەڕاستی ئەگەر بە ئاسوودەی و بە ئارامی لە دڵەوە بڵێ بزانە چەند ئارامت دەکاتەوە ها ئولائیکە ئەوانە عەلەیهیم لەسەریانە صەلەوات من ربهم وەڕەحمە صەلەوات یعنی ستایش مەتح کردنیان بۆ هەیە لەلایەن پەروەردگاریان ئەوە یەک وەڕەحمە وەخوای گەورە میهرەبانیشیان بەسەردا دەبارێنێ سەڵەواتیان لێ دەدا یعنی خوای گەورە لەکن مەلائیکەتەکان مەتحیان دەکات ستایشیان دەکات پێیان هەڵا دەڵێ و ڕەحمە میهرەبانی و بەزەیی خۆشی دەنێرێ بەسەریاندا ئەوە یەک وئولائیکە و ئەو کەسانەش هم بەتەنها المهتدون هیدایەتدراون ڕێگای ڕاستیان دۆزیوەتەوە ئەدی ئەگەر عەکس بوو بە زیاتی ڕازی بوون ئینسان ناڕازی بوو بەبێ گومانیش ئەوەکە پێوەرەکە عەکس دەبێتەوە ها نە سەڵەوات و مەدحەکەی خوات بۆ خۆت مسۆگەر کردووە نە ڕەحمەتەکە و بە دڵنیاییشەوە لەو کەسانانی کە هیدایەتدراوی هیدایەتەکە نەقسی تێدا کەم و کوری تێدا ئەگەر ئینسان ئاەتیشی لەبەر بن و حەدیثیشی لەبەر بن و یا خەڵک بە پێشاوە بە ئیمامی بزانێت چونکە ئینسان لە مەوقیف و هەڵوێزدا دەردەکەوێت بەڕاستی وایە لە کاتی خۆشی لە کاتی ناخۆشی ها لە خۆشی ئەگەر فعلەن عەبدی خوای بووی و نیعمەتەکەت بەی خوای زانی و تووشی عوجب و تەکەبور نەبووی ئەوە جۆرێکە لە تاقیکردنەوە و دەرچوون وایە ئەوەی دیکە ئەگەر تووشی موسیبەتیش بووی و ڕازی بووی و ناومێد نەبووی و دەست لە دنیا نەشت خۆت نەخستە ها کە هەیە تەمان بە زمان ئینا للای دەڵێ ها بەڵام کە کەسێکی نزیکی دەمرێ بە نمونە ڕێک دەبێتە ڕەفیقی قەبرستان و مردووەکان لە زیاتی زیندوەکان کە ئەو بەبێ گومانی جۆرێکە لە ناڕازی بوون ئەوانە لە سەریانە سەڵەوات لەکوێ سەڵەوات یعنی ستایش جا ها ئەگەر دیقەتتاندا بێتێت تەمەەن چێ و چێ سەڵەوات لێ دەدەن خوا چەند إن الله وملائكته يصلون على النبي ويا أيها الذين آمنوا طبعا خواش صلوات لێ دەدا مەلائیکەتی سەڵەوات لێ دەدەن ئیمانداری سەڵەوات لێ دەدەن بەس دەزانن جیاوازی سەڵەواتەکان چییە هەمووی هەریەک معنایە فەرقیان چییە سەڵەواتێک خوا لێیدا بە معنای چ دێ مەلائیکەت سەڵەواتەکەی لێدەن بە معنای چ دێ و من و تۆ کە سەڵەوات لێ دەدەین بە چ معنایەک سەڵەوات لەسەر پێغەمبەر لێ دەدەین صلی الله عليه وسلم يعني چی زاخر سەڵەواتەکە بە معنای چ دێ يعني خواچی بۆ دەکا وهروەها ڕەحمەتیشی بەسەردا دەبارێنێ بۆی ئافەرین سەڵەواتی خوا لەسەر پێغەمبەر یا لەسەر ئێمە یعنی باراندنی ڕەحمەت بەسەردا کە خوای گەورە خاوەنی هەموو ڕەحمەتێکە کە خوا سەڵەواتی لەسەر لێدای هیچ گرفتێکت نییە ها یعنی ڕەحمەتی خۆی بەسەردا باراندووی
هدایە دراوی ئەی سەڵاواتی مەلایکەتان جاروە مەلایکەتی سەڵاوات لەسەر ئیمانداری لێدەدەن و لەسەر پێغەمبەریش لێدەدەن ئەوانەی تاڵیبی عیلمن وە مەجلیسی ذیکر و یادی خوایان هەیە هاوەر بۆ دڵخۆشیش تەوان ئینسان کە دەچێتە ئەو مەجلیسانە کە بێ دڵنیابی لەوەی کە مەلایکەت سەڵاواتت لەسەر لێدەدەن کە سەڵاواتت لێدەدەن یعنی داوای لێخۆشبوونت بۆ دەکەن لە خوای گەورە تەوان دوعای مەلایکەتانیش ڕەتبوونەوەی نییە ئەی سەڵاواتی من و تۆ ئێمن تۆ دوعایە پارانەوەیە قبوڵە یا قبول نییە ئەوخوا ئەو خۆی دەزانێ بۆیە سەڵاواتی خوای تەوان پلە یەکە سەڵاواتی مەلایکەتەکان پلە دوویە و سەڵاواتی ئێمە بۆ پێغەمبەر صلی الله عليه وسلم یا بۆ هەر کەسێکی دیکە داوای ڕەحمەت و میهرەبانیە جا سەڵاواتەکەت قبوڵە یا قبول نیە دوعا دەیکەی بەبێ گومانی ئیستیفادەی هەر دەبێ بۆت وازحە ئەو کەسانە لەسەریانە سەڵەوات یعنی ستایش لەلایەن پەروەردیگاریان و ڕەحمەتی خوان بەسەردا دەبارێندرێ و ئولائیکە هم المهتدون ئەوانە بەبێ گومانی لە ڕێنمونی کراوانن وازحە جا دێتە سەر بابەتێکی دیکە ئین الصەفا والمەڕوە من شعائر الله سەفا و مەڕوە دەزانن کوێوانە ئەوەی عەمرەی کرد بێ سەفا و مەڕوە چەند لێک دوورن وەڵێ سەفا و مەڕوە لە چیەوە هاتوو کوێن یعنی ئەوەکان ئەو تەمەن یەکەکن لە ڕوکنەکانی بەڵێ ئاخر بەو ناوە یعنی وانە تەوە زۆریشمانە ناوی سەفان وایە سەفا ناوی کوڕانە عادەتەن مەڕوا بۆتە ناوی کچان سەفا تەپۆلکەیەکە و مەڕوا تەپۆلکەیەکی دیکەیە بۆچی کراوە بە دروشم و یەکێک لە ڕوکنەکانی حەج و عەمرە تەوان هەر حەج و عەمرەیەک سەفا و مەڕوای تێدا نەبێ بەتاڵە و دروست نییە لە چیەوە هاتووە و سەفا و مەڕوایە لە چی کامیان ئاجا ئەوە تەوان تەفاسیلەکەی وازحە ینی هەموو بیستمانە ئەوەی کە هەر لە شوێنی کە جوابزان باسمان کرد ئیبراهیم سەلامی خوای لێ بێ کاتی خۆی کە هاجرە و ئیسماعیلی بەجێ دێڵی وایە تەوان ئەوە هاجرە بە ئیبراهیمی دەڵێ بۆ چێمان بەجێ دێڵی ئەوە ئەمری خۆتە یان ئەمری خوایە دەڵێ ئەمری خوایە کە دەڵێ ئەمری خوایە دەڵێ دڵنیام لەوەی خوای گەورە زایامان ناکە بەڵام کە ئەو خواردنەی پێیان بووە و خواردنەوەی پێیان بۆ لێیان دەبڕێت و تینوەتی تینیان بۆ دێنی عادەتەن تەوان گەڕاوە بە دوای ئاویدا ئاو بە دوشتی تەوان دەبوو لەوێ دەستت کەوێ یا ئەوەتە دەبێ ئاوەدانیەکی ببینی پسی بیهێنی یا ئەوەتە تەیر و باڵندت تەماشا کرد با لەکوێ هەڵدەنیشتن جا ئەو هاجرەیە تەوان نەوەستاوە لە شوێنی خۆی دانیشێ جا بڵێ ئاگاتان لێ بێلەوەی لە شوێنی خۆی دابنیشێ جار بڵێ خۆخوا وعدی پێداوم و ئیبراهیم دوعای بۆ کردووم لە شوێنی خۆشم دانیشم ئاوەکەم هەر بۆ دێ وای کرد یا هەوڵیدا هەر سەعی ینی هەوڵدان ڕاکردنە ئێستاش کە دەچی سونە دوای بە ڕاکردن بڕۆی وایە حەوت جار تەوان چۆتە سەر سەفا و چۆتە سەر مەڕوە هەموو دەوروبەرەکەی نۆڕیوە ینی هەرچی توانای خۆی هەیە هەر هەمووی بەکارهێناوە حاڵین جا بۆیە ئینسان دەکرێت ئەگەر تەوەکولت بەخوای بوو دەبێت چۆن تەوەکولی بەخوای بکەیت دەبێت هەرچی هەوڵی خۆتە بیخەیە کار کە دەسەڵاتت نەما ئەو جار خوای گەورە بە تەئکید ئیشەکەت بۆ دەکا ئەگەریشی خۆت تەسلیمی خوایکەی دوای حەوت جار گەڕان و نائومێد بوون لەوێ کە لەوێ ئاوی دەست ناکەوێ دێتەوە لای ئیسماعیلی و لە حرەکەی پێی ئیسماعیلی کە لە تینوان کردوویەتی تەوان خوای گەورە ئاوی زمزم دێنێتە دەرێ کە ئەو کاتش تەوان گڵیوە بەردەدا بە حساب بۆی ئاوەکەی خەزنکە بۆیە پێغەمبەرمان دەفەرمێ ئەگەر دایکمان هاجرە ئەو گڵی دروست نەکرد بایە تەوەکولەکەی 100% بایە دەیفەرموو ئێستا بیر نەدەبوو زمزم ڕووبارێک دەبوو لەبەری دەڕۆیشت بەڵام ئێستا بیرە دەبێت لی بهێندرێتە دەرێ هەرچەندە بەرەکەتی زۆری تێدایە بەڵام ئەو کاتە کە تەوەکولەکە 100% ئەو ترسی بڕانەی نەبایە خوای گەورە زیاتریشی پێدەدا جا ئەو سەفا و مەڕوایە عەفوم کەن لەوەیەوە هاتووە تەمەن ئاەتەکە باسی ئەوەی دەکا دوای نەمانی ئیبراهیم و ئەوانە لەوێدا تەوان بتپەرستەکانی مەکە بتیان لێ دانابوون بتێکیان لەسەر سەفای دانابوو یەکیان لەسەر مەڕوای دانابوو هاتوویان دەکرد بەڵام ئەوان بەنیەتی بەندایەتیکردن بۆ ئەو دوو بتانە ئیمانداران کە چوونە مەدینەی تەمەن ئەو بتانەی هەر لێبوون پێش فەتحی مەکەی زۆر جار ئیمانداران دەچوونە مەکەی بۆ حەجێ یان بۆ عەمرەی تەوان دەبوو سەفا و مەڕوایشیان کردبایە
کە دەچوونە سەفا و مەڕوای تەبەن ئەوان دەیان بینی لەو لای بتێک هەیە و لەو لای بتێک هەیە کەوت بوونە گومان دایانگوت دەبێت بۆمان هەبێ لەبەرەوەی بتی لێ لە بینی سەفا و مەڕوایدا هات و چۆی بکەین بەڵام دیقەتی دەنێ خوای گەورە ئاتی لەسەر نردونەتە خوارێک کە زۆر جار خوای گەورە نیەتەکەت حیساب دەکە ها نەک فعلەکەت شکڵەکەت خوای گەورە نیازی دڵت دەبینێ ها نەک شکڵەکە تۆ بە نیەتی خۆت بۆ بتەکەی دەڕۆی یان بۆ جێبەجێکردنی ئەمری خوای بێگومان بۆ ئەمری خوای بۆیە خوا دەفەرمێ ئین الصەفا والمەڕوەتە بێگومان سەفا و مەڕوا یعنی هاتوچۆکردن لە بینی سەفا و مەڕوادا من شعائر الله یەکێکە لە دروشم و لە واجباتەکانی خوای گەورە کە دایناوە بۆ حەج و عەمرەها فمن حج البيت هەر کەسێک حەج یعنی چی؟ یعنی زیارەت یعنی سەردانی کردن هەر کەسێک نیازی سەردانی ماڵی خوای کرد بۆ حەج ئەوی ئەعتەمەڕە یا مەبەستی عەمرە بوو زیاتر لەوەی کە لەسەریەتی ئەوە ئیشێکی باشە فإن الله بێگومان خوای گەورە شاکیرە سوپاس گوزارە یعنی ستایشی دەکا عەلیم ئاگاداری نیەتی دڵەکەشێتی ها بەپێی نیەتی دڵەکەت پاداش دەدات معناکەی وازەحانە ئین الصەفا والمەڕوەتە من شعائر الله بێگومان هاتوچۆکردن لە بینی سەفا و مەڕوادا یەکێکن لە شعائر لە دروشم و واجباتەکانی خوا فمن حج البيت ئەو ئەعتەمەڕە هەر کەسێک حەجی ماڵی خوای کرد سەردانی ماڵی خوای کرد بە نیەتی حەج ئەو ئەعتەمەڕە یا بە نیەتی عەمرە چوویەوێ فلا جوناح عليه گوناهی ناگاتێ ئەن یەطەوف بهما کە هاتوچۆ بکات لە بینی سەفا و مەڕوادا طبعا ئێستا ئەگەر نەیکا گوناهی دەگاتێ ها وایە لەبەرەوەی ئێستا بتی لێنین ئەگەر نەیکا حەجەکەی بەکەڵک نایە عەمرەکەی بەکەڵک نایە بەڵام ئەگەر فەرزەن ئەوەشی لێبوون هەر گوناهی ناگاتێ ومن تطوع خەیڕا هەر کەسێک ئەنجامیدا کارێکی چاکەیەک لە چاکەکان فإن الله بێگومان خوای گەورە لەسەر هەر چاکەیەک شاکرە ستایشت دەکا و ئاگادای عەلیم ئاگاداری نیەتی دڵەکەشت ئەو ئاەتە زۆر گرنگە ئاگامان لێی بێ بەسەرماندا جێبەجێ نەبێ ئین الذین یەکتومونە بێگومان ئەوانەی دەشارنەوە ما ئەنزەلنا ئەوەی کە ئێمە ناردومانەتە خوارێ من البەیینات لە ئاەتە ڕوون و ئاشکراکان والهودا وەلەو ڕێنمونی و هیدایەتەی کە بە پێغمبەراندا ناردومانە من بعدی ما بەیناه للناس دوای ئەوەی کە ئێمە ئەو ئاەت و ڕێنمونیانەمان ڕوون کردوونەوە بۆ خەڵکی فی الکتابی لەناو کتێبدا وازحە یعنی خوای گەورە کۆمەڵێک ئاەت و بەڵگە و نیشانەی لە کتێبەکاندا بۆ ئێمە ناردوون ئێمە لە جیاتی ئەوەی بۆ خەڵکی باسییان کەین بۆ خەڵکی ڕوونیان کەینەوە لە دڵی خۆماندا بیان شارینەوە ئەگەر بۆ خۆشت جێبەجێکەی ها بۆ خۆشت تەنفیزت کرد بێجا بڵێ علاقەی خەڵکم چی خۆ کەس ناچێتە قەبری کەس و یان هەندێک جار ترس لە قسەکردنەوە لێ بکە بیشاریەوە مەجلیسێک پێویستی بە قسەکردن بێ ترسیەوە تەبێ ڕەخنەت لێ بگرن یا غەڵەتی بکەیتە و حاڵەتەمان زۆرە وایە جاری وایە شەرمکردن ئانە عوزرن بۆی ئاەتێک باز نەکەی حەدیثێک باز نەکەی بڕیارێکی شەرعی لە مەجلیسێکدا باز نەکەی بێگومان عوزر نین ها ئاگامان لێ بێ ئەو ئاەتە زۆر جار بەسەرماندا لەوانەیە تەطبیق بێ ها ئەو ئاەتە کاتی خۆی لەسەر جوولەکە و مەسیحیەکان هاتوتە خوارێ ها بەس ئێستا هیچ پەیوەندێکی بەوانەوە نیە ها ئەوان علامەتی پێغمبەر صلى الله عليه وسلم لە تەوراتدا هەبوون لە ئینجیلدا هەبوون هەموویان شاردبوونەوە بۆ کەسیان باز نەدەکردن نەکرد شاردبوویانەوە دەستکاریشیان کردبوون بۆی کەس نەزانێت محەممەد و پێغمبەری ئاخر زەمان چێیە بەس ئەو ئاتە باسی ئەوان نیە ها لەفەرمی ئین الذینە بێگومان ئەو کەسانەی یەکتومونە سیفەتیان وایە دەشارنەوە ما ئەنزەلنا من البەیینات والهودا ئەوەی کە ئێمە ناردوومانەتە خوارێ بەیینات يعني لەشتەڕوونەکان لە ئاەتە ئاشکراکان و والهودا لە ڕێنمونیەکان من بعد ما بەیناه للناس دوای ئەوەی کە ئێمە ئەو ئاەتانەمان ڕوون کردنەوە بۆ خەڵکی بەڵام ئەو لە فی الکتابی لە کتێبەکەیدا بەڵام ئەو دەیشارێتەوە سزاکەی چییە ئولائیکە یەلعنهم الله ئەو کەسە خوای گەورە نەفرینی لێ دەکات نەفرینی خوای یعنی چی طبعا عکسی سەڵەواتەکەیە ها ئەگەر سەڵەواتت لەسەر لێدا ڕەحمەتت بەسەردا دەبارێنێ وایە ئەگەر لەعنەتت لێ بکە لە ڕەحمەتی خۆی دوورت دەخاتەوە ها یعنی لە بەهەشت دوورت دەخاتەوە وەیلعنهم هەر بە تەنێژنا ها و نەفرینیشی لێ دەکەن اللاعنین هەرچی نەفرین کەرە ها هەرچی نەفرین کەرە یعنی هەرچی مەلائکەت هەیە و هەرچی ئینسانیش هەیە بە ئیماندار و بە خراپیش ها ئەو کەسەی کە تۆ شەرمت لێ کردووە
بنمونە ئاەتی بۆ بخوێنیەوە حەدیثی بۆ بخوێنیەوە لە قیامەتێ لەعنەت لێ دەکەن ها دەڵێ ئەگەر ئاەتەکەت بۆ خوێن بامەوە ئەگەر حەدیثەکەت بۆ خوێن بامەوە ئەگەر نسحەتت کردبام ئەگەر ئامۆژگاریت کردبام ئەگەر لە حەقیقەتدا واژ نەبێ قسەی هەیە ها وایە ئێ خۆ تۆ خراپترین احتیمال لە شوێنێکی بۆ کەسێک قسان دەکەی مناڵە میسان زۆر بڵێ بێ ها بەبێ پێویستی قسانکە بەڵام کە پێویست بوو ها کە زەڕور بوو چونکە ئەوانەشی کە جاری وە ئاەت و حەدیثی دەخوێنەوە هەندێک جار مبالەغە دەکرێ ها شوێنەکە مناسب بێ یا مناسب نەبێ خەڵک ئامادە بێ گوێ بگرێ یا گوێ نەگرێ یا زۆر جار قسە دەکەن لەسەر عەقڵی کەسەکان قسە ناکەن یا دەچنە مەوزوعێکەوە کە بەڵێ بابەتەکە بابەتی دینیە بەڵام شتی لاوەکی و جوزئیە خەڵکی پێسەر قاڵ دەکرێت و پێ مەشغوڵ دەکرێت ئاواژ نا بەڵام ئەگەر پێویست بوو ها ئەگەر زەڕور بوو ئەگەر زانیت فەراخ هەیە و بەتاڵایی هەیە ترز وای لێ کردی شتەکەت نەڵێیت یا ترز نا لە کەسەکان بتکوژن ها ترز لەوەی ڕەخنەت لێ بگرن یا غەڵەتێکی بکەی یا غەڵەتت لێ بگرن یان شەرم کە شەرم زۆرتر تەوان جاری وایە ها دەردێ لە ترسەکەی خەراترەوانە کە شەرم تەوان عوزر نییە چۆن ها کابرا چاوەشە گۆرانی دەڵێ شانۆگەری دەکا باواشی بە خەڵکیدا دەکات لە پێشچاوی خەڵکی هەموو دنیا دەیبینێ شەرمێ ناکە وانە ئەی کەسێک لە ئاەت و حەدیث و لە فەرموودە و لەوانە شەرمکردن معنای نییە کە لە زۆرماندا هەیە بەڵام زوعفە بەڕاستی خاڵی لاوازت ئینسان لەبێت چارەسەریکە بێگومان ئەوانەی دەشارنەوە ئەوەی ناردومانەتە خوارد لە ڕشتە ڕوونەکان و لە ڕێنمونیەکان من بعد ما بيناه للناس في الكتاب دوای ئەوەی کە ڕوونمان کردوونەتەوە بۆ خەڵکی لەناو کتێبەکەدا أولئك يلعنهم الله ئەوانە خوا نەفرینیان لێ دەکا ويلعنهم اللاعنون ونەفرینیشیان لێ دەکەن ئەو کەسانەشی کە نەفرین کردن تەنها چی ڕزگاری دەبێت إلا الذين تابوا تەنها ئەو کەسانەی تەوبە دەکەن تەوبە دەزانیسی ئەنی گەڕانەوە پەشیمان بی لە دڵەوە لەوەی کە پێشتر شاردوتەوە و ئەگەر کەم تەرخەمیت کرد بێ یەکەم جار لە ناخەوە پەشیمان بە لەو کەم تەرخەمیەی کە کردوتە ئەوە یەک ئەجار و ئەسڵح و خۆشت چاکە خۆشت گۆڕ ڕێک یان عەکسیکەوە پێشتر شاردوتەوە ئێستا ئاشکرایکە و بەیەنوو وەڕوونیشیکەوە ئەوەی پێشتر نەتگوتووە ئەو جار بیڵێ ئەگەر ئاوا بووی ها ئەو تەوبەت کرد بەو سێ مەرجەی ها إلا الذين تابوا پەشیمان بووی ئەوە لە دڵدایە ها لە دڵەوە پەشیمان بە و ئەسڵحوا ئەدی ئەگەر بەهۆی تۆ کەسێک خراپ بوو بێ چاچیکەوە بڕۆ ئەو شتێک کە بەهۆی تۆ خراپ بووە بەهۆی بێدەنجی تۆ بەهۆی باز نەکردنی تۆ خراپ بۆ چاچیکەوە ئەو جار وەبەیەن و ئەوەی شاردوتەوە ئاشکرایکە خوا دەفەرمێ فەئولائیک ئەو کەسانە ئەتوب عەلەیهم تەوبە و پەشیمانیەکەیان لێ وەردەگرم وازحە وأنا التواب الرحيم خوا دەفەرمی ومن تەواب یعنی زۆر تەوبە وەردەگرم وایە وە زۆریش بە بەزەیم لە بەرامبەر کەسە تەوبەکارەکاندا ها وایە زۆر جارێکە گوتو بەخوای گەورە هیچ کات سەیری گوناهەکەی تۆ ناکە ها بەس سەیری نیەتی دڵت دەکا ها ئەگەر حەدیثە قودسیەکەی ئەوەی دەفەرمێ ئەگەر کە عەبدێک پڕاو پڕ بە ئاسمان و زەوی گوناهی هەبن ها دوایە پەشیمان ببێتەوە و داوای لێ خۆشبوونم لێ بکە ها لێ خۆش دەبوو باکیشم نییە خوا هیچی لەکەم نابێ خۆ نیەتی دڵ میهمە بۆیە تاوان هەر چەندە گەورە بێ گرنگ ئەو نیەتەیە کە ئەو دڵەیە کە ئینسان تەوبەی پێ دەکا ها بۆیە دەفەرمێت ئەوانەی کە تەوبە دەکەن و چاکی دەکەنەوە ئەوەی خراپیان کردووە وەڕوونیشی دەکەنەوە ئەوانە ئەتوب عەلەیهم تەوبەیان لێ وەردەگرم و ئەنە التەواب الرەحیم و من تەواب سیغە مبارەکە یعنی زۆر تەوبە وەردەگرم ها هەتا ئەو کاتەی ڕوح دەگاتە ئێرەت خوای گەورە مەجالی هەر هێشتوتەوە ها وێ ناکرێ ها زۆر جار حکم دەدەین ئەڵێن فڵان کەس جاخۆ تا گەنج بوو وای کرد و بە پیری پەشیمان بۆتەوە هەر چاکە ها خۆ مردن نەگەیشتوتە خوڕقوراگەی وانە و خوا دەفەرمێ من تەوبە وەرگر و بە بەزەیم بەس یەک ملاحەزەمان لەسەر تەوبەی ئاگا لێ بێ ها تەوبە دەبێت نهێنی بێ یان ناشکرا بێ کام تەوبەیە چاترا بینی خۆت و خوای تەوبەی بکەی یان ئاشکرای کەی تەوبەکە چاترا کامیان چاترا هەموو کات تەوبە مەوەستم تەو ئێستا چاکە بەنمونە بەخشین بە نهێنی خێرترە لە ئاشکرای وایە عیبادەتێک بەنمونە شەو نوێژێک لە تاریکای شەودا بیکەی و کەس پێت نەزانێت چاترا بەس تەوبە نەک لە کردەوەکانە دیار بێ هەر خودی تەوبەکە ئاگاتان لێ بێت تەوان عولەما دەفەرمون تەوبە دەبێت لە جنسی گوناهاکەت بێ ها ئەگەر ئەو گوناهی کردوتە گوناهێکی سڕیە کەس پێی نازانێ حاڵین تەوبەکەشت سڕی بێ چاکترە ها و تەوبەی یعنی گوناهی سڕی گوناهی نهێنی تەوبەی نهێنی دەوێت بەڵام گوناهی ئاشکرا ها
گوناهی ئاشکرا تەوبەی ئاشکرای دەوێت بۆیە ها ئەگەر کەسێک بە نمونە بینی دوو لە مەجلیس تەوان بینی خۆی و هیچ کەس پێی نەزانی بێت داوێن پیسی کرد بێ و زینای کرد بێ طبعا ئەگەر ڕەجمیشی لێ نەکرێ ڕەجمیش نەکرێ بە نمونە جەڵدیشی لێ نەدرێ یا ئەوەی دزی کردووە بە نمونە کەس پێی نەزانیوە و ئەوەکەی سەتر کراوە هەتا ئەگەر قەتڵیش بێ هەرچەندەوە حەق و ناسی تێدایە قەتڵەکە بەڵام قەتڵ ناتەوان ئافۆی حەق و ناس بێ جیاوازە طبعا بۆ قیامەتی هەردەمێنێ بینی خۆی و خوای تەوبەی کرد دەگونجێ خوای گەورە لێ خۆش بێ بە با حەدیشی لێ دەرنەکراوێ بەس کەسێک نەی ئاشکرا بوو بێ بێگومان دەبێ بە ئاشکرا تەوبەی بکە بە ئاشکرا سزا دەدرێ وایە بۆیە هەمیشە گوناهی نهێنی تەوبەی نهێنی دەوێ وە گوناهی ئاشکرا طبعا گوناهی تەوبەی ئاشکرای بۆ بکەی هیچ نەبێ بۆی خەڵک بزانێت کە لەوەی کە کردوتە پەشیمان آخر ئاەت پێش ئاخری إن الذين كفروا وماتوا وهم كفار بێگومان ئەوانەی کە بێ باوەڕ بوون وماتوا مردشن وهم كفار ئەوان هەر لە بێ باوەڕیدا بوون یعنی بە کافریەتی ڕوحیان دەرچوو و إن الذين كفروا بێگومان ئەوانەی بێ باوەڕ بوون وماتوا مردشن وهم كفار ئەوان هەر لەناو کافریەتیەکەیاندا بوون خوا چلەوان دەکا أولئك عليهم لعنة الله ئەوانەش لەسەریانە لعنەت و نەفرینی خوا والملائكة وهروها لعنة نفريني فريشتكانشيان هل لسرا والناس وخلقش هر همي بتكره جاء خلق حتى آتمان هي أويدا كلما دخلت أمة لعنت أختها حتى لناو جهنم يجدا هر كوماليك خرا جهنم رجل لعنت لوي بيش خوي لك لناو جهنم يجدا كافر كان لعنت ليكتري دكن حتى نك هر مسلمان لعنتي لكافر كيف كافر كان لعنت بن من الظالم لو كسيدك كظلم لك هذا الله ظلمك قبول نكرد امني ظالم ندم مظلوم لظالمك ده صلاه لبيد صلاتي بيد صلاه لد صلاه داركي اوي كغناهي بي كردوي لعنتي لدكي اوي توشي غناهكي كردوي اوي ك غناهكي لي قبول كردوي اوي فيلي كردوي اوي فيلي لكرابوي اواني جهنميشن بهمووی بەیەکەوە لەعنەت لە یەکتری دەکەن بۆی ئەوانەی کە بێباوەڕن و مردوون بە بێباوەڕی ئەوانە نەفرینی خۆیان لەسەرە ئەوە یەک نەفرینی مەلایکەتەکانیش یعنی هەمیشە مەلایکەتیش دوعایان لێ دەکەن کە خوای گەورە بە یەکجارێ لە ڕەحمەتی خۆی دووریان خاتەوە و خەڵکیش هەمووی لەعنەتیان لێ دەکا خالیدینە فیها دەژمێننەوە لە ناو جەهەنەمدا بە هەمیشەی تەوان قسەی تێدا نییە ئەوەی کە بە کافری مردبێ چوونە جەهەنەمی هەمیشەیە لا يخفف عنهم العذاب سزاج يعني سوق كري لسريشيان سزا لسورة أودا خواهي قورد فرمت فذوقوا فلن نزيدكم طبعا جهنمي زور دعاي دكن زورش دا بارينا ولا قيامتي زور دا قريان زور دا نوزينوا بلام دعاء كان يان قبول دبن يا نابن خواه جواب يان داداتوا بلام بسختر بعذاب تنطر بوی هذا فرمي فذوقوا بيتجن حتى دعاء كان فرمي فلن نزيدكم هستان بو زياد نابت زقل السزا بوي سقبون السزا لنا جهنم النية بمرور زمان سزا كسختر دبي نك آسانتر خالدين فيها دمين وتيدا لا يخفف عنهم العذاب سقناكر لسريان سزا ولا هم ينظرون وهي زمولة الكيشيان بينادري جاري ديك بين الدنيا توبة كانوا بشيمان ببنه واضحة بۆی خوای گەورە هەموو لایەکمان بپارێزێ ئەوەی کە بە کافریەتی ڕۆحی دەرچوو تەوان هاتنە دەر و ڕزگاربوونی لە ناخۆشیەکان مەحاڵە بەڵام جیاوازە کەسێکی ئیماندار دەچێتە جەهەنەمێ فترێک لە جەهەنەمێدا دەبێت و خوا دەیهێنێتە دەرێ ئەو مۆزوعێکی دیکەیە خوای گەورە هەموو لایەکمان پەنا بدە.